باراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر ناوڕۆکی کۆبوونەوەی سەرۆکایەتیرم لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە ئامادەبوونی نوێنەری یونامی لە عێراق دەکەین. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی بەڕێوە چووە سەبارەت بە دەستنیشانکردنی ڕۆژێک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق باسی لەوە کردووە لە مانگی 6 دەتوانن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەبەرن بە مەرجێک ڕۆژی سپەی بڵێن دادگای فیدراڵی بڕیار لەسەر سکاڵاکانی سەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا، چونکە باسییان لەوە کردووە پێویستیان بە 4 مانگێکەوێ بۆ ئامادەکاری هەڵبژاردن و مانگێکیش بۆ پەسەندکردنی ئەنجامی دەنگەکان. شکردنەوەی بۆ کۆبوونەوەکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داهاتووی دۆخی سیاسی بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکەین لەگەڵ بەڕێز عەدنان عوسمان پەرلەمانتاری پێشووتری کوردستان. کاکەتنامە خێر بێ، سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس دەکەم. گەر سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو کۆبوونەوەی کە کرا بەمڕۆ کۆبوونەوەی کرا بوو لە سەرۆکایەتیرێم لە بینی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و نوێنەری یونامیش نەتەوەی گرتوەکانی شتەیدا بەشدار بوون. پێ دوایە بتوانرێت ڕۆژێکی دیکە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکرێت، چونکە ئەمە لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە لە مانگی 6 بتوانرێت هەڵبژاردنەکە بکرێت دوایەوەی کە دواخراوە. وڵا سوپاس کاک حەکیم، بۆ ناتوانن بەڵێ توانن مادام لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە کە کاتەکە دیاری بکات و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقیش ئامادەی خۆی نواندووە کە ڕێکارەکان بکات و پێشما بێ کردویانە. خۆ ئەمە کۆبوونەوەی دووەمە لە بیرتە پێش چەند هەفتەیە کۆبوونەوەیکی تر کرا، کۆبوونەوەیکی بەرفراوان بوو و لەوێش تەقریبەن تەنسیقێکی باش هەبوو. پێشم وایە لەوێ جۆرێک لە ڕێکەوتن هەیە لەوەی کە کۆمیسیۆن ئیشەکانی خۆی بکات، ئیجراعاتەکانی خۆی بکات. ینی کۆمیسیۆن تا ئێساکە نزیک بە 9 ڕێنمایی دەرکردووە، کە پێڵەی قەرارات و ئەوانە نزیک بە 9 ڕێنمایی دەرکردووە بۆ ڕێکخستنەوەی هەڵبژاردنەکان و ئامادەکردن و قەوارەکان و تەسجیلکردن و مەسەلەی ڕۆژنامەنووسان و مەسەلەی وەکیلە سیاسیەکان و ئەمانیان کردووە. ماوەتە سەر ئەوەی دوابڕیاری کۆمیسیۆن محکەمەی فیدرالی. ئەزانی کاک حەکیم، کۆمیسیۆنی عێراق پێش ماوەیەک هەڵبژاردننی لە 15 پارێزگا کردووە، ینی هەرێمی کوردستانی 3 پارێزگایە، باڵەبجە 4 پارێزگایە. ینی کۆمیسیۆن ینی خبرەیەکی زۆری هەیە لەو مەسائلانە، تەجروبەیەکی زۆری هەیە، سەرپەرشتی چەندین هەڵبژاردننی گەورەی کردووە لە عێراقوانە. ینی هەفتەیە و 2 هەفتەیە بۆ کارەکانی کۆمیسیۆن نابێت. ڕاستە لەوانەیە تووشی پەلەپەلیەکی پێوە بێ، بەڵام لە هەموو عالەمە وایە جاروایە مەسەلەن پەرلەمان پێش ماوەی خۆی هەڵەوەشێتەوە، ئەبێ لە ماوەیەکی کەمدا کۆمیسیۆن ئیشەکانی ئیجراعاتەکان بکات. لە ئێستادا ینی قسەکە لەسەر لایەنە فەنیەکان و لایەنە سیاسیەکانە دوو دیوە. لایەنە سیاسیەکەی با بڵێن لایەنە قانونیەکەی ئەتوانین بڵێن، لایەنە قانونیەکەی ئەوەیە کە بڕیار لەسەرەوە بدرێت کە بە یەک باز نابێ یان بە 4 باز نابێ. ئەمە پرسیارە گرنگەکەیە. ینی مۆزوعی کۆتاکانیش مۆزوعە، بەڵام پرسیارە ئەسڵەکە ئەوەیە کە بە یەک باز نابێت، چونکە ئەمە بۆ کۆمیسیۆن گرنگە. ئەگەر بە یەک باز نەبێت کۆمیسیۆن بۆ من ئەوراقیەکانی و تەرتیباتەکانی لە چوارچێوەی یەک باز ناکات، وەکە ئەوش بۆ کۆمیسیۆن کارێکی زۆر ئاسانە و کارێکی قورس نییە. ئەگەریش بکرێت بە 4 بازنەوە هەم بە هەمان شێوەیە. 4 بازن بۆ کۆمیسیۆنی عێراق چییە کە هەر چەند مانگی پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی کردووە. ئەمە دیوە ئینەکەیەتی دیوە فەنیەکەیشی ئەکوێتە سەر ئەستۆی کۆمیسیۆن و باسم کرد کە هەندێک هەنگاو لەو بوارەوە بنێت. کۆتاکان پێم وانە کێشەیەکی زۆر گەورە بێت، ینی کێشەیەکی فەنی زۆر گەورە بێت، لەوانەیە کێشەی سیاسی گەورەیە. تەبعاً لە بەروی ساڵانێکی دوور و درێژە مەسەلەی کۆتا بۆ و ئاراستەی ڕۆیشتووانە احتیمالی ناڕزایەتیەک و بەلبەلەیەک و شتێک دروست ببێ، بەڵام بۆ کۆمیسیۆن کێشەیەکی نییە. ینی لەسەر کۆتاکان چی بڕیار بدرێت بۆ کۆمیسیۆن کێشەیەکی فەنیە کێشەیەکی بەستە چوونی تەمەنی کۆمیسیۆن دەکرێت لە حوت ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارە. خۆی مانگێکیشیان پێویستە، ینی نزیکەی 25 بۆ 30 ڕۆژێک بۆ پەسەندکردنی ئەنجامەکان. خۆ دەبێلانی کەم تا 15 هەڵبژاردنەکە کرابێ ئەگەر وا بڕیارە بکرێ. وایە بەدڵنیایەوە، ینی ئەکرێت ینی سەرەتایی مانگی 6 ینی هەفتەی یەکەم یا هەفتەی دووەمی مانگی 6 هەڵبژاردنەکە کۆتایی پێ، ینی هەڵبژاردنەکە بکرێت ئەنجام بدرێت. لەمەوە مەجال بە کۆمیسیۆن دەدرێت، هەم مەجال بە تاعنەکانە دەدرێت، ماوەیەکی باشە بێ بۆی تۆعنات و ئەوانە هین بکرێت و دوابڕیاری کۆمیسیۆنیش دەرچێت، ینی پێش تەواوبوونی خولەکەیان دوابڕیاری کۆمیسیۆنیش دەرچێت. ئەم پێش وایە ئەو کارێکی زۆر قورس نییە، ینی کارێکی زۆر ئەوە نییە. طبعاً ئەگەر مانگی 5 دیاری بکرایە
ناوەڕاستی مانگی پێنج سەرەتای مانگی پێنج دیاری کرا بۆ کۆمیسیۆن باشترە بوو کۆمیسیۆن بە شوێنەی ئیشەکانی ئەکرد و ئاناکرد بەڵام کە هەردووە کەوت بەم شێوەیە دوایان خسۆمانە کە لە ڕاستیدا ئەمەش پرسیاری گەورەی دروست کردو کاک حەکیم ینی دادگای باڵای فدرالی حەقۆ هەر هەیەیەکی قانونی نیە ئەگەر هەیەیەکی قانونی مجرڕدیش بێت هەیەیەکی دەستوریە دەستوریش ئەو خاتی خۆی هەیە کاتی خۆی هەیە ینی بۆ نمونە دادگای باڵای فدرالی ئەزانێتکەوە ئەم کۆمیسیۆنە ماوەیەکی تر ماوەکەی بەسەرچێت دادگای باڵای فدرالی ئەزانێت کە لە کوردستانە ئێستا پەرلەمان نییە کەواتە با بڵێن دەسڵاتی تەشریعی نییە نییە کەواتە فراغێکی قانونی زۆر گەورە و تەشریعی زۆر گەورە هەیە لە ئینە دادگا ئەزانێت لە کوردستانە ئێستا کۆمیسیۆن نەماوە هەیە کۆمیسیۆنان لە کوردستانە ماوەکەیان بەسەر چووە و ناتوان هەڵبژاردن بکەن ینی هەموو دادگای باڵای فدرالی ئەزانێت کە لە وڵاتێکە پەرلەمان نەبێت حکوومەتەکە بێتە حکوومەتێکی یا بێتە حکوومەتێکی کاربڕێکەر ئەوش بێ بە یاسایەک بێ یا بێتە حکوومەتێکی ناقانونی یعنی چونکە غیتایەکی قانونی نیە غیتایەکی تەشریعی نیە وەکو عملە وایە ئێستا عملاگەر غیتایەکی نەبێتەوە عملەیە تاوە تووشی هەڵاسانێکی گەورە دێت و نرخێکی نامێنێت لە بازار وەکوی لەسەر دەمی سەڵام حوسێنە بینیمان بەسەر پارەی عێراقیشی بەسەرهات لە ئێستاشدا تۆ غیتایەکی تەشریعیت نییە غیتایەکی قانونیت نییە بۆ ئین پەرلەمانێک کە متوانێت بەم حکوومەتەوە ئێستا خۆی نەماوە ئەی چۆن متوانە بدا متوانە بسێنێتەوە وەنیە وەزیر بانکە مراقبە بکات چی بکە وەرەوە پەرلەمانی کوردستان قەت لەخوا بە زێبە میشانی نەکردووە شتێکی کارتۆنی و ڕەمزیوانە بۆ بەڵام لە ڕوو ئوسوولەکەی سەیریکەن لە ڕوو قانونەکەی سەیریکەن دادگای فدرالی هەموو ئەم مەسائلانە ئەزانێت ئەمجار ڕۆژ دوای ڕۆژ ینی کۆبنەوە دوای کۆبوونەوە بە بیانووی بێمانە و ئەوانەوە ئەوەکە وەکو مۆزوعی پەرلەمانەکەیشی لێگرت لەبیێتە جارێکیان هەر لەوازە لەم بەرنامە باسمان کرد ینی مۆزوعی هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان لەوانەیە جلسەیە دوو جلسەی پێویست بێت ڕاستە تەمان ئێمە هەمووانە ئەزانین تێگەین محکەمەکان عالیەتی خۆیان هەیە نیەش میکانیزمی خۆی هەیە بۆ بڕیاردان گوێگرتن لە هەموو ئەطرافەکان و نییە ئەوراقی تر دێتە پێشەوە مەحامی هەیە وانەیە ئەم تعقیداتانی محکەمەکان هەموو زانین لە قەزەیەکی بەسیتی بنێنە ماتۆر دزینێکەوە بیگرێ بۆ قەزەیەکی گەورەی سیادی وانە کە علاقەی بە پەرلەمانەوە بەڵام ئەو هەموو ماتڵیان کرد لەسەر مۆزوعی پەرلەمان معلومە پەرلەمانە بۆی نییە خۆی یەک ڕۆژ بۆی نییە خۆی تەمەنی خۆی درێژ بکاتەوە ینی ئەمە ئەو هەموو مداولاتانی بۆچی بوو نەتیجەکەیش معلوم بوو ئێستاش تقریبا نەتیجەکەیەوە تا ماشڵا هەرچی پێیجی کوردی بڵاوی کردو کە بیانی چی بڕیارە ینی ئەمە چینێکی چ لغزێکی تیان ماوەتەوە شتێکی سیاسی تێدا دەخوێنێتەوە چونکە بەتایبەتی پارتی بۆ منە ترسی هەیە لە بڕارەکانی دادگای فیدراڵی ئەمڕۆژ هۆشار زێباری چاوبەکەوتنی کردو لەگەڵ ڕۆژنامەی شەرق ئاوسەدنای وتەبی سیاسی پارتیە دەڵێ گەورەترین هەڕەشە لەسەر هەرێم بڕیارە ئەستەمکارەکانی دادگای فیدراڵی خۆی بەستەمکارانە ناوی دەبات وڵای ئەو قسەیەکی زۆر هەڵەیە زۆر ناسیاسیانش کاک حەکیم ئەزانی بەو جۆرە مامەڵەکردن لەگەڵ دادگای فیدرالی مامەڵەیەکی انتقائیە یعنی من دادگای فیدرالی حتما هەندێک جار لەوانەیە قراری خراپ دەکات لە هەموو عالەمە وایە لەوانەیە هەندێک جار بڕیاری خراپ دەکات خۆوانیش مەجموعەی دادوەرن و نیە دوجار خەلفێتی سیاسیان هەیە خەلفێتی ئیسنیکیان هەیە خەلفێتی سەقافەی دەستوری یان جیاوازەوەمانەیە بۆ نییە بەڵام ئەم دادگای فیدرالیە تۆ بڕیارت لەسەریداوە لە دەستوری عێراقیە کە ئێوە خۆتان ینی ئەوان خۆیان عەرابی دانانی دەستوری هەمیشەی عێراق بوونەوە لە کوردستانە هەڵاڵیان بۆ لێدا بۆ پەسەندکردنی و خەڵکیان ناچار کرد بڕادەنگی بۆ بداکارچەند دەنگی زۆریشی نێنە لە کوردستانە بەڵام بەرحاڵ لەسەر زەوی ئەوەیش ڕۆشتن پۆستیان وەرگردە بەغدا سەر و کۆماریان وەرگرت وەزیری خارجی و وەزیری نازانچی و دنیای پۆسوواریان وەرگرت تۆ ئێستا دایمی و دانێکی بەڵێ بەڕە شەڕشیان لەسەر ئەوە کرد کە نوێنەریشان هەبێت و نوێنەریشی خۆیشان لێ تەثبیت کردووە دوجار ینی تۆ بەردەوام ئەم وێنەیە پێشاندانی وێنەیەک لەوەی کە هەرچی موسسات هەیە لە عێراق دژمنی تۆیە وزارەتی دارایی دژمنی تۆیە ئەنجومەنی وەزیران دژمنی تۆیە ئەنجومەنی ینی ئەم دژمنکاری ڕوحی دژمنکاریە گۆشکردنی خەڵکی کوردستان و ڕاهێنانی خەڵکی کوردستان بۆەوەی کە بەغدا بەردەوام دژمنمانە لە کاتێک سەر و کۆمار خۆت سەر و کۆمارەکەت کوردە و لەوەیە کۆمەڵی وەزیرت لەوەیە شەڕت لەسەر وزارەتەکان و ئەمانێ ئەم دیماگۆجێتێکی زۆر گەورەیە خەڵخەڵەتاندن و چاواشەکاریکی زۆر گەورەیە بە خەڵکی کوردستانەکرێت تۆ لەوێ شەرتە بۆەوەی لە پۆستەکانت لە بەغداوێ بەڵام لە کوردستانە هەموو ڕۆژە خەڵک ڕاهێنیت ئەوەی کە کاک ئێستا بۆ منە ئەم
ئەم بڕیاری محکمەی فدرالی ینی ئەم دانیشتنی محکمەی فدرالی و پێشتریش ئەوەی لەسەر پەرلەمان بوو یە کورد کردبووی ینی خۆ نەبوو بڵێن وڵا کابراایك لە بەسرەوە هاتووە کردوێتی کە من پێم وایە کەسێکی بەسراویش لەبەرەوەی ئێمە لە سیستەمێکی فدرالین ئەمە علاقی بە کوردایەتی و شۆڤینێت نییە لە سیستەمێکی فدرالین لە وڵاتێکان کە ناوی وڵاتی عێراق بەڵێ کەسێک لە بەسڕی شەوتوانێت سکاڵا بکارای محکمەی فدرالی ئەگەر معنی بێ بە قەزیەکە ئێ باشە کاک حەکیم چه ئەوەی پەرلەمان هەڵوەشانەوەی پەرلەمانەکە ئەو برادرانە کردیان کاک دکتۆر یوسف و برادراییەوەی نوێ کردیان ئەمەیشە ئێسایەتی خۆی کردوێتی ینی ئەم سکاڵایەکی کردوێتی ینی تر بۆ پێتەوا بێ محکمەی فدرالی هێزێکی شۆڤینیە و داردەستێکی شۆڤینیەکانە و بەردەوام لە کەمینایە بۆ ئەوەی دەستکەوتەکانی تۆ بکە ئەو محکمەیەکی دەستوریە و لە چوارچەوەی بنەما دەستوریەکان کارەکە تۆ خۆت بنەما دەستوریەکان پێشێلەکەی یان بە ئینتیقائی بڕیاری لەسەری چیت بەدڵ بێ ئەوە هەڵێک بژێری و چی بەدڵ نەبێت ئێستا هەڵی پارتیویەتی بوو کە پرسی هەڵبژاردن ڕۆژتەوەغدا سکاڵەکانی یاساکەی وادەی هەڵبژاردنەکە پەیوەست بێ بەوەی کە دادگای فیدراڵی بڕیار بدە بڕیار نەدا بەدڵنیایەکی زۆرە بەدڵنیایەکی زۆرە خۆ شتەکە زۆر ڕوونە ئەین کاک حەکیمە تۆ ینی خەڵکی کوردستانەوەی ئاگادارە منطقی تایەت پەرلەمانی کوردستان کە خاتونێک خۆی دکتۆراهی لە قانونە لە قانونی دەستوریوانە بەڵێ سەرۆکی پەرلەمان ماوەکەی تەوا بێت ماوەکەی تەوا بێ ماوەکەی درێژەکرێتەوە ئیسناد بە چی؟ ئیسناد بە چی ینی تۆ دقیقی دەستوریت هەیە دقیقی قانونیت هەیە شتێکت هەیە عورفێکت هەیە لە عێراق ئەوە کراوە محکمە هەڵی وەشاندۆتەوە ینی سابقەیەکتر هەیە لە عێراق کە محکمەی فدرالی ئەو بڕیارەی هەڵۆشاندۆتەوە قەراری نەسی قەراری محکمەی فدرالی ئەڵێ ئەنجومەنە هەڵبژێراوەکان بۆ کاتی دیاریکراوی خۆیانە کە 4 مانگە 4 ساڵە بوورە 4 ساڵە 5 ساڵ بووە لە 5 ساڵە 6 ساڵە تۆ ئەمەت هەیە باشە خاڵێکی تر بەناقانونی ئەویان درێژ کردەوە مۆدێدار تەبعاً خەڵکی بەشێکی زۆر لە لایەنەکان ناڕازی بوون بە شێوازیان هێنا بە شێ سقالیان کرد لە هێزەکانی ناو پەرلەمانەوانە بەڵام دوای ئەوەش ئەو ماوەیەش کە درێژت کردەوە چیت کرد یعنی تۆ نیە ماوەکە درێژەکەیتەوە ئەڵێ بۆ بۆی فراقێکی قانونی نەبێ بۆی من بتوانم کۆمیسیۆن نە کۆمیسیۆنێک تازە دروست کرد نیە نەوادەی هەڵبژاردنێکی تازە ئین کرد بۆی بڵێن کاکە وەڵای ئەم ساڵە کاک حەکیم من زۆر جا وتومە یەکێتی و پارتەی ئەگەر عیبە نەبێت عیبەکان بەرامبەر بە ملەتنا بەرامبەر بە کۆمەلگای نێودەوڵەتی و یۆنامی و نازانم چیوانە نەبێت پەرلەمانی کوردستانیان بەدەردی ئەنجومەنی پارێزگاکان برد پێیان وا بوو ئەوە ساڵێک تەمدیدی یەکەن شوێنەکان پڕەکەنەوە خەڵک حازرە خەڵک هەیە پڕیانەکەنەوە بە لیستەکانەوەوانە ساڵ ئەیکەنە 2 ساڵی تر 2 ساڵێکەنە 4 ساڵی تر و ئەو فراغ ئەوەی خۆیان بەڵێن فراغی تەشریعی نەبێت کە مەقسەیەکی زۆر بێمانە و ناقانونیوانەیە بۆشیانە چێتە سەر بۆشیانە چێتە چۆن ێستا بۆیان چێتە سەر ساڵێک کوچنێک ئێمە پەرلەمانمان نییە پەرلەمانەکە لە مانگی تقریبا لە مانگی دەی 2022 ماوەکەی بەسەر چووە ینی لە مانگی دەی 2022 تا ئێستا ئێمە پەرلەمانمان نییە ینی کێشەیەکیان نەبووە ئێسش کێشەیەکی کەوتیان نییە ڕاست هەندێک جار قسە ئەکەن نابێ و ناشێ و ناکرێ و ئەوانە ناکرێ و ناکرێ خۆتان نایکەن نابێ خۆتان نایڵن ببێت ینی خۆتان خۆتان خەڵک ئەیزانی یعنی پێش ئەوەی ماوەی پەرلەمان درێژ بکرێتەوە خەڵکێکی زۆر بوتاریان نووسی و چاوپێکوتنیان کرد کە یەکێتی و پارتی لە ئێستادا نایانەوێ هەڵبژاردن بکرێت و بەم یاری درێژکردنەوە ئەنێ تەمەنەکەی درێژ بکەن باشە سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر سکاڵاکان کە چەند مادەیەک یەکێتی سکاڵای سەر تۆمار کردهبوون وا ڕەگەیەنراوە هەندێک زانیاری وا بڵاوکرانەوە کۆتای تورکمان کە 5 کورسیە لەگەڵ کۆتای ئەرمەند نەمێنێت لەبەرەوەی کە لە عێراق وەکوونەتەوە کورسی کۆتانیە پێ دوای دادگا بڕیارێکی وابدا خودەمە لێکەوتەی دەبێتی لێکەوتەیەکی سیاسی خۆی ئەوەی کە کۆتا لەسەر نەتەوە نەبێت لە کاتێکە شتێکی قانونیە کە نەتەوەکە بتوانێت بە دەنگی خۆی کورسی بێنێت بەڵام ئەگەر نەتەوەیەک نەکاتە نیسابی قانونی یا نیسابی هینی قاسمی انتخابی بۆ لیست کورسیەک بێنێت مەفروض وایە کۆتایی بۆ دانێت جار نەتەوەی یان پێکهاتەیە هەر شتێکە مەفروضە کۆتا بۆ هەموو پێکهاتەیەکە یا پێکهاتەی دینی بێت یا پێکهاتەی مەذهبی بێت یا پێکهاتەی ئیتنیکی ئەوانە بێت کۆتا بۆ ئەوانەیە کە ناتوانن قاسمی انتخابی وەربگرن و بچنەوە منافەسەکەەوە بۆ شێوەیە کورسی بێنن بەڵام
تۆ لە وڵاتەکە بە حکومی ئەوەی کە وڵاتێکە بڕای بە هەڵاتی بوونی دەرەجەیەکی هەموو هەوڵاتیەکانی هەیە بەجیا لە ڕێگەز و بەجیا لە زمان و بەجیا لە عەقیدە و بەجیا لە ئینتیمایی قەومیەوانە ئەو کاتە دەرفەت بە ئەوە دێت بەڵام بینیمان لە کوردستانە ئەوەی کە کرار لە ڕاستیدا مبالغە بوو مبالغەیەک بوو نەک لە خزمەتی کۆتاکانە بەڵکو لە خزمەتی پارتیا بوو کاتی خۆی ئەم مۆزوعیان چۆن هین کرد دیارەکە دیارە ئەمە ئیبداعی یەکێتی بووە ئەمە دیاری یەکێتی بووە یەکەتی بۆی کێشەی سەر و کۆماری بۆ مام جەلال نەبێت لە بەغدا و سەر و کۆمارەکە بە سەلسی و بە نەرمی و بەوانە بڕات ئەم دیاریان پێشکەش بە چکە معلومە تۆ هەموو ئەم یانزە کورسیە لە هەولێرە کورد بکرێتەوە هیچی تورکمانەکان و چی مەسیحەکان لە هەولێرە کورد بکرێتەوە حتمما و هەولێرش معلومە کە لە ژێردەسی پارتی وانەیە حزب نوێنەری کۆتاکان لە زۆربەی وڵاتەکاندا بە تایبەت زۆرتر دەکەوێتە ژێر تاسیری زۆرینەوە زۆرینە چی بڕیاردات کۆتاکان پێکاتەکان ئاتەنەکەونە ژێر هەژمونی ئەوانەوە بە تایبەتیش لە کوردستانە کە ئەو کۆتایانە تا ئێستاکە بە دەرەجەیەک من تەبعاً لەگەڵ ئەو پڕی حرمەتمان بۆ هەندێک لە کەسایەتیەکانیان یان نیەتەکانیان یا شێکانیان بەڵام لە چوارچێوە بەرژەوەندەکانی پارتی بووە من خۆم لە پەرلەمانە بۆ بینیمانە پارتی دەستی بەرز کردایەتەوە ئەوانیش لەگەڵی بوون پارتی دژ وایە ئەوانیش دژ بوون بەبێ ئەوەی ئەسڵەن دراسێک ڕۆژە نەشمان بینی نوێنەرێکی تورکمانیا نوێنەرێکی مەسیحی شەڕێکی گەورە لەسەر داخوازەکانی خۆیان بکە بۆ نمونە شەڕێک لەسەر عینکاوە بکرێت کە خەریکە لە ڕووی دیموگرافیەوە گۆڕانکاری تیاکرێ یا هەندێک شت یا لەسەر مەسەرەی لەسەر ڕۆشنبیریان داگیرکردنی مڵکەکان شەڕێک تورکمانەکان بیکەن ئەوانە بیکەن یعنی ئەو مۆزوع ئەو تەرحات بیکێتی دای ئەو تەرحیدا ئەو هەدیەیدا بە پارتی ئەو کاتی کێشیان نەبوو دواتریش کە گۆڕان دروست بوو بە هەمان شێوە گۆڕانیان بە دژمنی سەرێکی هەردوو لایەن ئەزانی و پێیان وایە گۆڕانە مەترسیێکی گەورەیە بۆ سەر ئەزمونونەکەی ئەوان بۆ سەر شێوازی حکومڕانی ئەوان بۆیە ئەم یانزەیە ینی هێشتا یاریەکە دەست پێ نەکردومان یانزە گۆڕیان کردو طبعاً یەکێتی نەبووە بەڵام یەکێتی ئەوەندە چاوی لە بەغدا و لە پۆستەکانی بەغدا و بەتایبەت لە سەر و کۆمار بوو کێشەی نەبوو زۆر شتی بۆ پارتی تەمشیە کرد و منزمنی هێن ئێستاکە هاتوونەتە دەنگ لە مۆزوعە من پێم وایە حەقی خۆیەتی چکە هەر ڕۆژە بێت ئەبێ قسەی لەسەر بکرێت مادام تۆ هەمان سیستەمی عێراق پیاداکەی لە عێراق چۆن معالەجەی مۆزوع کراوە مەفروضە لە عێراق بەڵام بەڕاستیەکەی نابێت کاک حەکیم نابێت غەدر بە بیانووی ئەوە غەدر لە تورکمان بکرێت چکە تورکمان هەیە لە کوردستاندا تورکمان هەیە لە هەولێرە حزوریان هەیە بۆیە ئەگەر تورکمان بزانین تورکمان بە دەنگی خۆی ناتوانێت کورسی وەربگرێت ناتوانێت بێتە خاوەنی کورسی لە پەرلەمانی کوردستانە مەفروضە تورکمان کۆتایی هەبێت بەس ئەوەی کێسا ئایدین معروف لە بەرەی تورکمان ڕاگەیاندوو کە زانیانە پێگەشتووە نەمێنێ 5 کورسی تورکمان هەیە و ئەرمەنیش ئەو کاتە لێکەوتەی سیاسی دەبێت بۆ نمونە ئەگەر پێوەست بێ بە وڵاتانی هەرێمایەتیش وەکو تورکیا پێ دوێت تداخڵێک بکات پێمانی ناڵێم ئەگەر بەگوێرەی سیستەمەکە بێت سیستەمی عێراق بێت ینی هەرێمی کوردستان داخل بە سیستەمی عێراق بێت شێوازی بەڕێوەبردن شێوازی دابشکردنی کورسەکانی عێراق کێشەیەک بۆ هەرێمی کوردستان نابێت چکەوە عێراقیش ئاوا بۆ شێ مامەڵە لەگەڵ ئەو پرسانەکە بەڵام ئەگەر کێشەیەک دروست بکات لە ڕاستیدا حتمما نەکەر بۆ هەرێمی کوردستانیش چکە تا ئێستا تا حدێک هەرچەند بۆ باسم کرد پێک هاتە لە کوردستانە نەبووە من نوێنەری یەکێتی پارتی بوو نوێنەری پارتی بوون یەکێتیش نا یەکێتی بە نەزانی خۆی لەبەر بەرژەوەندی خۆی کاتی خۆی ئەبێ تەسلیم کرد بەڵام هەر نوێنەری پارتی بوون و بینیشمانە ئەزانین دوکومنتەکان هەموو لەبەردەستە کە بە دەنگی پارتیەکانیش زۆر بیان ڕۆژتوێنە بەڵام ینی بۆ خۆم تەسەووری خۆم ئەوەیە باشتر وا بوو ئەگەر ئەو یانزەیە مبالغە بێت و هینەوێ ئەو پێنجە دابەشی ئەیەکام کرد ئەگەر لە هەرێمی کوردستانە بتوێ حاڵەتێکی تایبەت بدەیت ینی دوو بۆ مەسیحی دوو بۆ تورکمان یەکێکیش بۆ ئەرمەنی یا پێک هاتەیەکی بەڵێ ئەو یانزە کۆتایە دابەشی هەموو پێکاتەکانی تری بکە یەزیدی تێکگرێت کاکەی تێ بکرێت ینی هەموو پێکاتەکان یانزە زۆرە یانزە چکە سەر عێراق لە 329 کورسێکە 9 کورسیە بەڵام بەسەر ئەساسی پێکاتنێ مەسیحی تێدایە شەبەکی تێدایە کودانی فەیلی سابعی مەندایی ئەوانی تێدایە طبعاً زۆرە شیوانیە لە هیچ سیستەمێکی تران نییە ینی چکە پێکاتەوە باسم کرد تۆ کورسێکی پێدەی لە بەرەوەی توانای کورسێکی نییە بەڵام چ منطقی تیا 5 کورسی پێدەی ینی بە چییە ئەگەر ئەو توانای کورسێکی نەبێ بۆ نمونە حجمی کورسێکی نەبێت تۆ کورسێکی بۆ پڕەکەیتەوە ئێستا بۆ نمونە لە هەڵبژاردنەکانە هەندێک حزب هەیە کە نزیکن لە پارتیەوە لە نزیکن لە یەکێتیەوە زۆر جار ناگاتە کورسیەک
سێ چارەکە کورسیەک وەرەگرن بەڵام بۆی پڕەکەنەوە بە سیستەمێک بە شێوازێک بە هینیەکەوانە کورسێکیان پێ ئەدرێت ئەوە بۆ شێوێ بەڵام تۆش کۆتا تۆ کورسێکی پێدەی لەبەرەوەی کە ئەمە ناتوانێت دەنگی خۆی بێنێت وانە ئەگەر دەنگی خۆی بێنێت بەسەن دەنگەکە حجمی بای سێ کورسی بێ بای دە کورسی بێت کورسی پێ بدرێت بای 5 کورسی بێ 5 کورسی بێت بەڵام ئەو لەبەرەوەی توانای یەک کورسیشی نییە تۆ ئەکیدی بۆ یەکێت کورسی بەڵام چۆن یەکێت 5 کورسی بۆی بە چه حساباتێک و بە چه کتاباتێک بۆ یەکێت 5 کورسی یعنی منطقی تیانە ئەمە نیشانەیە ئەو یەک کورسی نایەنێ معناوەتە حجمەکەی لەو منتیقەیە جا هەرێمی کوردستانە مۆزەمبیق هەرکوێیە حجمەکەی ئەوەندەیە مثلا چەند هەزارێکە بەڵام چەند هەزارش هاوڵاتی پلەیەکی ئەم نیشتیمانن ئەوان شەبێ نوێنێران هەبێت لە پەرلەمانەکە نوێنەرێکیان هەبێت لە پەرلەمانە بۆی ئەوە بکەن پێکاتەیەکی ئاینی نەبێ نوێنەرێکیان هەبێت ئەوە بەڵام ئەگەر ڕێژەکەیان بۆ نمونە 100,000 بێ هۆی هەندێک خۆیان باسیەکەن 150,000 بێت بڵێ بالیسیان هەبێت بالیسیان هەبێت و کاتە بلانی 20 کورسی بێرن بۆچی 5 کورسی بەس لە دەسەڵاتی دادگای فیدراڵی ئێستا و سکاڵەیەکی تۆماری کردو دەیەوێت بگەڕێنەوە بۆ سەر یاسا ئەسڵیەکەی 1992 کە یەکەم هەڵبژاری پەرلەمانی پێکراوە کە ئەو کاتە 100 کورسی گشتی هەبوو لەگەڵ 5 کورسی مەسیحی دادگای فیدراڵی توانێت ئێستا هەموو هەموارانەی کە کراون کە حەوت جار هەموارکاتەوە یاسای هەڵبژاری پەرلەمانی کوردستان ئەو بگەڕێنێتەوە بارودۆخە لە دەسەڵاتی دادگایە بڵێ لە دەسەڵاتی دادگایە ئەتوانێت هەڵوەشێنێتەوە هەموو ئەو تعدیلاتانش هەڵوەشێنێت ئەتوانێت خودی یاساکەش هەڵوەشێنێتەوە ئەگەر مخالفی بۆ دەستوری ئین بە دەستوری عێراقی ئەگەر مخالفی بۆ دەستوری عێراقی ئەتوانێت هەموو یاساک هەڵوەشێنێتەوە ئەتوانێت تعدیلاتەکانیش هەڵوەشێنێتەوە بەو شێوە بەتایبەت کێسەوە باسمان کرد لە کورسانە پەرلەمان نییە پەرلەمان نییە ئێستا ئەمان تازە بە خەبەر دێنەڵێن وڵا ئێمە وایە سەرۆکیاریە ئیجراعاتی ئەوانی بکردایە بەڵام کە تۆ تۆپەکەت خسە دادگای فیدرالی و دادگای فیدرالی بە گوێرەی دەستوری عێراقی مامەڵە لەگەڵمانەکە بەڵێ لە سەلاحەتی دی باش بەس 100 کورسی کە کورسی گشتیشە لەسەر هیچ بنەمایەک دانراوێت یەکەم هەڵبژاری پەرلەمانی کوردستان لە یاساکە نووسراوە بۆ هەر 30,000 کەسێک بڵێن کورسێکی پەرلەمان هەبێت لەو کاتە کە دەیکرد 100 کورسی بەس ئێستا ئەو 100 کورسی بنەمایەکی زانستی ئەو کورسێکە شتێکەش کە هەیە لە کوردستان هیچ بنەمایەکی نییە هەروە بە عشوایی دارە خۆی لە واقعان بێت سەرەوە کوردستان ئەو پەڕی لەوانەیە پێویستی بە 75 کورسی بێت ینی ئەم هەریەمە 75 کورسی کافیە بۆی هیچ پێویست بە 100 کورسی و 111 کورسی ناکەن 70 کورسی 5 بۆ کۆتاکان 75 کورسی تەسەڕەکەم زۆر باش وەکو چواربازنەکەش ئەگەر وات گریمانێکین بکرێتە چواربازنە ئەمە لە خزمەتی پرۆسی سیاسیدایە ئەگەر بکرێتە چواربازنە کوردستان گۆڕانکاریەک دروست دەکات شێوازی لیستەکە گرنگە کاک حەکیم لەم حاڵەتە ئەگەر بۆ نمونە داخراو بێت لەوانەیە یەک بازنە بێ ئاسایی بێت کێشەیەک نەبێت ئەگەر لیستی داخراو بێت لیستی داخراو بێت کێشەیەک نەبێت ئەو کاتە حزبەکان لەم پەڕی کوردستان بۆ پەڕی کوردستان توانێت دەنگ بدات چکە دەنگ بە لیستەکە دێت دەنگ بە کەسەکان نادرێت بەڵام ئەگەر لیستی بەم شێوەیە بێت ئەم سیستەمە بێت لیستی ئەم نیمچەکراوەیە بێت خەڵک دەنگ بە کاندید بدات هیچ منطقی تیانی یەک باز نەبێت یعنی منطقی تیانی کاتی خۆشی دێمە زۆر هاواری ئەومان کرد یعنی تۆ ئەگەر یاساکە لەسەر بنەمای لیستی داخراوە ئەتوانی کوردستان یەک باز نەبێت هیچ کێشەیەک نییە عێراقیش ئەتوانی یەک باز نەبێت لەو حاڵەتە بەڵام ئەگەر تۆ لەسەر ئەوەیە کە دەنگ بە کاندیدیش دەدەی لە لیستی کراوەیە نیمچە کراوەیە هیچ منطقیتیانی یەک باز نەبێت ینی خەڵکێک بۆ نمونە خەڵکێک لە گەرمیانەوە خۆی کاندید دەکات لە خەڵکی زاخۆش بۆی هەبێت دەنگی پێ بدات چۆن بیناسیێت چۆن بزانێت چۆن ئەوە بکات بۆ دوایەوە پەرلەمانتار ڕاستە نوێنەری گەلە نوێنەری هەموو گەلەوانە بەڵام بە دەرەجەیەک تریش لەم سیستەمی نیمچە کراوە نوێنەری منتیقی خۆشێتی ینی هەمومی و خەمەکانی منتیقی خۆشی نوێنەراتێکە بۆیە ئەوە نەعەدالەتیکی زۆر ئەگەر بکرێتە چوار بازنە چوارەکەی لەوەیە کە پەرلەمانتار زۆرتر پێوەستە بێت بە منتیقی جوگرافی خۆیەوە جۆرێک لە عەدالەت دەنگەکە لە دابەشکردنی شابێت بۆ نمونە تۆ پارێزگای سلێمانی ئەو کاتت بە گوێرەی نفوسەکەی دیاریەکرێت کە چەند پەرلەمانتاری بەرەکەوێت لە پەرلەمانی کوردستانە تحدید دەکرێت بۆ نمونە 11 15 20 پەرلەمانتاری بەرەکەوێت هەولێر بۆ نمونە 20 پەرلەمانتاری بەرەکەوێت دهۆک واردە مەسەرەن 15 پەرلەمانی بەرکەوێت بۆ نمونە هەڵەبجە لەوانەیە 5 پەرلەمانتاری بەرکەوێت ئەو کاتە بە گوێرەی نفوسی بە گوێرەی دانیشتوانی پارێزگاکە ڕێژەی پەرلەمانتاری بۆ دیاریەکرێت ئێمە عەدالەتێکی زۆر باشە بۆ نوێنەرایەتیکردن
بەتایبەت تۆ ئەگەر مەجلیسی دووەمت نەبێت ینی ئەوەی کە پێوترێ مەجلیسی عیانە یا مەجلیسی ژووخە ئەگەر ئەوەت نەبێت کە طبعاەوە باشە بەتایبەت لە عێراق زۆر ضرور و هەبووایە بەڵام لە کوردستانە کە ئەوەت نەبێت و کاتە تەوزیع جوغرافیەکە عەدالەتێکی زۆری تایە دواتریش پەرلەمانتار لە منتیقی خۆی هەڵبژێرێت کە خەڵکی ناسێت و خەڵکی بینێت و خەڵکی گەڕێکی خۆیەتی و تەعاملی لەگەڵاکات و ئەی بینێت و ئەمانە ئەمە جۆرێک لە کۆنتاکتێکی ڕاستەوخۆ لە بینی پەرلەمانتان نوێنەر و با بڵێن خەڵکەکە دروستەکات باش ئەنی وەکو ئەوەش کە ئێستا لە دۆک ڕێژەی هەڵبژاردن هەر چەند بێ ئێستا کۆمیسیۆن پێشتر داتایەکی بڵاو کردووەوە کورسی گشتی بۆ دۆک 25 ئەنی لەو کاتە ڕێژەی بەشداری لە 180 بێت و 50 بێت و 30 بێ هەر 25 کورسێ بۆ پارێزگای گۆڕانکاری بەسەر کورسەکاندا نایە گۆڕانکاریی بەسەر نایێت دیاری کراوە ڕێژەی دەنگدان 110 بێت و 190 بێت ئەو ڕێژەیە کە بۆ کورسەکان بۆ ئەو کورسیانە بۆ پارێزگادانێت ئەو کورسیانە لە پەرلەمانەکە بەس وەکو هەڵبژاردنەکەش ئێستا گەر دادگاش بڕیاری بدا و دادگای فدراڵی بڕیار بدا کۆمیسیۆن بڵێ حازرم بربەستی سیاسی نیە لە کوردستان لە بینی پارتویەکێتی بۆ هەڵبژاردنەکە چکار پێشتر خۆیان ئامادە نەبوون بۆ ئینتیخاباتەکە ئێستا بربەستە سیاسیەکان لا چوون والله کاک حەکیم نازم ئەمە ینی مۆزوعێکی قوڵ و ئەوەی لەوانەیە بڵێن بەرنامەیەکی تایبەتی ئەوێت بربەستەکان زۆرن ئێستا دوردۆنگیەکان لە بینی یەکێتی و پارتی زۆر قوڵتر بۆتەوە ڕاستە پێشتری شەر هەبوویان شەڕیان کرد لەگەڵیەکانی شەڕیان کرد و شەید هەیە لە بینی هەردوو لایەنەوەوانە بەڵام لە ئێستادا لەم ماوەیە دابەشبوونەکانیان بەسەر دەوڵەتە ئەقلیمیەکان دابەشبوونەکان لە ئاسی عێراق تەحالفەتەکانیان ینی زۆر کردووە و دابشکردنی هەرێمیش لە لێنەوانی هەردوو لایەن تقریبا جۆرێک لە شەرعێتی وەرگرتووە شەرعێتێکی ناشەرعیانەی وەرگرتووە ئەمە ینی وای کردووە کە جارێ هێزەکان قەتیز بێت هەرێک لە منتیقی خۆیان لە زۆنی خۆیدا کە ئەمە یەکێ لە ئیشکالەتەکانە دووەم لە ڕاستیدا لە ماوەی ئەم یەک دوو خولەدا بەتایبەت لە دوای ئەو ئینقلابی کردیان بەسەر خولی پێشتی پەرلەمانی کوردستان و ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان و لە پەرلەمانتاران و وەزیرەکانەوەوانە پەرلەمان بە تەواوەتی بێنرخکرا لە کوردستانە پەرلەمان بوو بە ینی ئێستا یەکێتی پارتی زۆر مهتەم نین بە پەرلەمان نایەن هێڵن بیان هێڵن وەک باس بکرد بۆ ئەنجومەنی پارێزگاکانیان لێ کرد یۆ نامی نایاڵێ خەڵک باسیەکە قسەی لە سەرەکان ئەوان گویان خۆوان بووە مەسەلەن بوون لە منتیقەیە سەرۆکی حزبی خۆی بڕیار لەسەرەوەدا کە یانەیەک داخرێت جادەیەک ئەوە بکرێت ئەمە بکرێت ماڵێ بڕخێنرێت لە دیوی هینترا مەسەلەن کاک مەسعود هەر ڕابەرێکی هین نییە ڕابەرێکی ڕۆحیە ڕابەرێکی حزبی نییە قایدی سڵتەی تەنفیزیە لەو منتیقە لێرەش کاک بافڵە قایدی سڵتەی تەنفیزیە ئیتر پۆستی ڕسمیشیان نییە ئیتر لەبانجیە تۆ پەرلەمانیشمان هەبووە ئێستاکە ڕێگری لەوە کرد کە سەرۆکی حزبێ لێرە بڕات و بە شەو بە زۆقی خۆی بە مەزاجی خۆی بڵێ ئەم جادەیەم بۆ چۆڵکەنەوە ئەو قڵایەن بۆ بڕخێنەوە ئەو تێنتی بخەنە ژێری ئەوە و نازام چی ئەوانە یعنی خۆ مۆزوعەکەوەیە کە پەرلەمان بوون و نەبوونی لەم منتیقەیە و لەم عەقڵێتی حکومدارێتیەوە لەم مەشیەخەتەی کە دەستیان پێ کردووە و ئەم دابەشکردنی هەریەکیان کردو بە قەتاعی خۆیان و سەرۆکی حزب بڕیاری لەسەردات و بکوژ بۆ بڕخۆیەتی سڵتەی تەشریعی خۆیەتی سڵتەی تەنفیزی خۆیەتی سڵتەی قەزاییش خۆیەتی بەدادوەرە لێ بڕیارێکم بۆ دەرکە بەم نیوەشەوە ئەوە بکەم لەم حاڵەتە مەسەلەن بوونی پەرلەمان چییە شتێکی زیادەوەوانەیە یعنی پەرلەمان ئەو کاتە نرخێکیە بێت کە پەرلەمان بێت بەمانای ئەوەی کە سڵتەیەکی فعلی ڕاستەقینی بێت تەنویع ئێکتیای بێت ئەگەر پەرلەمان دابەشکردنیەکی تری هێز بێ لە بینی یەکێتی و پارتی ئەوان خۆیان دابەشیان کردووە زۆنەکان دابەش کردووە مەساڵحەکانیان دابەش کردووە دنیایەک مەسلحەتی اقتصادی خۆیان هەیە و خەڵکیشان مەشغوڵ کردووە بە کێشە سیاسەکانی خۆیان گوایە لە بەغدا و لێرە و یەک دیدگایان هەیە بۆ حکومڕان یەک دیدگایان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیە یەک دیدگا و تێگەیشتیان هەیە بۆ ئازادیەکان بۆ خۆڕکردنی بازار بۆ پرسە ئابوووریەکانوانە جیاوازیەکی گەورە و ئەوتۆ نییە لە ینی پیاوانوا بێ ئەمە چەند پلەیەک لە پێشەوە دیموکراسی ترە ئەم نەختێک ڕژعیتر و کۆرە پارێزتر و ئەوانەیە هەردووگیان یەک لێک نەمەتن و یەک سیستەمن و یەک مەدرسەن و یەک خێڵن لە شێوازی بەڕێوەبردنەوەوانە ئەمە وای کردووە کە پەرلەمان ئەو نرخ و قیمەتوانەی نەبێت خۆشیان پەرلەمان لایەن هیچ ئەهمیێتێکی نییە پەرلەمان هیچ گرنگێکی نییە و باسم کرد ئەی بەنەبێ و ئەنجومەنی پارێزگاکانی لەکەن ئەخ ئەنجومەنی پارێزگاکان بە بیانوویەک و بە چ عزرێک ساڵ دوای ساڵ تۆ تەمدیدیەکەی بۆ 4 ساڵە یعنی ئەسڵەن هەر تااقەتیان نەبوو بەیاننامەیە دەرکەن بڵێن لەبەر ئەم هۆکارە لەبەر هۆکارێکی سادە بەسیط بدۆزنەوە درۆیەک سەختە چێتیەک کڵاواتێک بۆ خەڵکت دەرخواردی خەڵک تااقەتی ئەوشان نەبوو هەر ئەوەشان بە شایانی خەڵک نەزانی کە معلومەیەک بڵاوکەن بڵێن کاکەیان بەیاننامێ بڵێن کاکە لەبەر ئەم هۆکارانە ناتوانین ئەنجومەنی هەڵبژاردن بکەن پێشتر ناکۆکیە بوو لە سەرڕەوزانەوەی پارتوێکی ئەم جارە دەتوانن خۆیان بدزنەوە هەردوولایەن ئەگەر بڕیارەکە بدرێت ناتوانن ئێستا زانین چۆن کێشەکان چییە باشە پارتی
کێشەیەکی گەورەی هەیە کە 11 کورسی لەدەست باش ئەمە معلوم ینی 11 کورسی بەڕێگاوە 11 کورسی ئەمە 11 کورسی احتمالی بێتە 4 کورسی 5 کورسی چونکە بەم شێوازەی کۆتاکان کۆتا پارتێنراوە ئێستا کێشەیەکێتەوە نییە کە کۆتاکان ینی کێشەکە لەسەر دیموکراسیەت و لەسەر ئەوە نییە کە بڕیار بگەڕینەوە بۆ کۆتاکان بۆ پێکاتەکان نا یەکێتی ئەڵێ منیش فرم کێکە ئەمە کێکی خۆشە ئەمە کێکی بەلاش و حاضر و ئامادەیە نە ماندووبوونیەوە نە ڕیکلامیە نە حملە انتخابی نە شەڕەپەڕۆیەوەتوانە 11 کورسی منیش قسەی خۆم بێت بەش ئەبێ بەشم بدرێ لەم کێکە ئەمە شەڕی یەکێتێکە لەسەر ئەوەیە علاقەی بەوە نییە پارتی ینی هەر بەڕێگاوە چەند کورسێک لەدەستدا لەمانە ئەمجا ئەگەر بکرێت چەند بازنەوە هەر بەڕێگاوە پارتی چەند کورسێکی دهۆکوانیش لەدەستدرێت چونکە هەمیشە بەدەنگدانی دهۆک و ئەو منتیقەیە هەم کۆنتترۆل کەمترە لەوێ هەم منافسەکە کەمترە تا ئێستا تقریبا بەسەنایە گرتو نەوەی نوێتوانیانە منافسەیەکی جدی پارتی بن لەو منتیقەیەوە یەکێتی لە ساحەکە دەرچووە لەوەیە گۆڕانە زوو ساحەکەی چۆڵ کرد پارتی ئەوەشی لەدەستدرێت ینی ئەمە پارتی زەرێتی هەڵبژاردن بەم شێوە بۆم وەزعێتە زەرێتی یەکێتی لە هەموو ئەو ڕاپرسیارەی کە کراوە لەم منتیقەولەوانە هێز یەکەمی جاران نامێنێت ینی ئەو هێزە نابێت باشە یەکێتی ئەگەر سبەینە لە فەرەزەن لە هەڵبژاردننی داهاتووە چەند لستێکە بێت یەکێتی لیستی دووەم بێت سێم بێت یا لیستی دووەم بێت لە منتیقەیە هێسەرۆکی حیزبەکەی ئەو کاتە بەچ مەشروعێتێکەوە مثلەن ئەوها ڕات بڕیارەدات و خۆی ئەبێتە قاوەنی سڵتی تەنفیزی و خۆی ئەبێتە پەرلەمان و خۆی ئەبێتە سەرۆک وەزیران لە منتیقی و خۆی ئەبێتە شارەوانی و خۆی ئەبێتە محافظ وەوانە بچینێکەوە نییە منافسیەکە بێت و لیستێکی تر لە پاڵیەوە هەبێت جا لیستی ئەلفە با لیستی هەر لایەنێکی ترە ئەو لیستە لە ئەو زیاتر بێنێت یعنی شەڕ لەسەر مەرجعێتی ئەو بکات لە منتیقەیە ئەمەش کێشەیەکی گەورەیە بۆ یەکێتی ئەمماوەیە کە مەجالێکی زۆریان بەخۆیاندار ئەوەی بۆ معادلات گۆڕینە بۆ تەوازناتینە بۆ خەڵک تەنزیمکردنی ئیشەکانی خۆیانە بۆ ئارایشێکی ترە ناو حزبەکان کۆنگریان بەستووە هەردوو حزبەکە مواساتی خۆیانیان دروست کردو هەر بۆ ئەوەیە کە بتوانن شێک لە دەنگەکانی خۆیان بکەن چونکە خۆشببختانە دەرکەوتووە ئەگە بەتایبەت شەگەرەوەی عێراق سەرپەرشتی بکات ئاتی تەزویر زۆر دەرکەمە بێت ینی باڵێن مەسافەی تەزویرەکە زۆر شوکە بێت تایبەتمەندی چیەسە کە کۆمیسیۆنی کوردستان ماوەکەی بەسەر کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکە دەکات ینی هیچ دەباردۆخەکە دەگۆڕێت بەڵێ زۆریش ینی لەبەرەوەی کۆمیسیۆنی کوردستان سەرفەن کۆمیسیۆنی یەکێتی و پارتی و ومن لف لفهم على بعضه يعني هيك بدوي كونترولان كردو والله كومسيني خوان حياتي بتشوكي خوان يتر بريار شلون ادنو شلون توزيعيه كان خوان وجدانيا والله مو العراق منالم هو عراقي يعني هو عراق شامي شريف ويستسروك بارتي اندامي هي دابشكاري حزبك كان دابشكاري كرا والله خوه لاني تريج هيئتي عراقيه هيئتي قضائيه لجير اشراف هيا ناتواني بوشيويه مجامله يكتي بارتي كا بنشمان لموضوعي هبجار مكان عراقه ڕادەی تەزویر کردنەوەیان زۆر کەم کردەوە بە ئەوان بە قەرارات و قوانینی خۆیان ئیشەکەکەن بە قەرارات و بە مەزاجی سەرکردەکانی هەرێمی کوردستان ئیش ناکەن با نوێنەریان هەیە لەوێ بەڵام نوێنەرەکەیان خۆ ناتوانێت ڤیتۆی هەبێ بۆ نمونە بەس ئێستا جارە بڕیارەندا و کارتی بایۆمەتریش کاری پێ بکەن ئەمە شتێکی باشە چونکە پێشتر لە هەرێم بە ڕەگەزنامە و بە ناسنامی باری کەسێتی بڵێن دەکرات هەڵبژاردنەکە بەجاریکردن بەناوی کوردایەتی و بەناوی نازام چیەوەوانە ڕێگان بە خروقاتێکی زۆر داوە خەڵکی لێرە و لەوێیان هێنا یەکێتی پارتی ناسامیان زۆر بۆ خەڵ کردووە کە دەنگیان بۆ بدات لە هەڵبژاردنەکانە یان هێنن لەم وڵات لە وڵاتیان هێنن بۆی دەنگیان پێ بدات بە هەزاران کە دیارە دوو دەنگیش لەوانەیە لە معادلەیەکی انتخابی بگۆڕێت دوو دەنگ پەرلەمانتارێک بخایە پەرلەمانتارێک سەر بکات ئەمە بە هەزاران دەنگ ناسامیان کردو بۆ ئەگەر مۆزوعەکە بە هینەکانی عێراق بێت بە داتاکانی عێراق بێت حتمما ئەو بوارەی تەزویرێش زۆر کەمە بێتەوە باشە بەزوکو بە پێیامەرەکانی کۆمیسیۆن 3 ملیۆن و 700,000 کەس مافی دەنگدانیان هەیە ئەگەر بەشدارێکی جدی هەبێ دەتوانرێت گۆڕانکاریێکی گەورە بکرێت کە پێشتر کێشەیەوە هەبوو کە ڕێژەی بەشداری کەم بوو لە هەڵبژاردنەکە ئێستا بڵێن نوێکردنەوەی تۆماری بایۆمەتریش هەیە ئەوانەی کە بایۆمەتریان نییە بۆ 2006 ئەوانەی پێشووتریش دەکرێت بکرێتە گۆڕانکاریێکم هەڵبژاردن ئەگەر بەشدارێکی کارە هەبێت وڵی کاک حەکیم بن زۆر بەڕوونی لە مۆزوع قسە بکەم ئەزانم بەشێکی زۆر لەوانی کە بایکۆتی هەڵبژاردنەکەن بە وشیاریەوەیکەن و جۆرێکە لە ڕەخنەگرتن لە سیاست یەکێتی و پارتی جۆرێکە لە ناڕەزایەتی لە ئەدای یەکێتی و پارتی یعنی لە هەندێک وڵاتە بۆ منە خەڵک
مطمئنە لە مۆزوعی نەتیجەی هەڵبژاردنەوەیە ناڕۆ بۆ دەنگدان کێشەیەکی نییە ئەڵێ ئەم بێ ئەو بێت علی بێ وەلی بێت کێشەیەکی زۆر گەورە دروست ناکە و سیستەمەکە ڕۆشتووە و ئەوانە کردو بەڵام لە کورسانە کابرا ئەڵێ بڕۆم بۆ دەنگدان نەڕۆم بۆ دەنگان دەنگم بۆ لە جاتی من دەنگ ئەدرێت و هەریە ئەم دوو حزبەیە هەر ئەم دوو سیستەمە هەر ئەم دوو عەقڵێتە ئیدارەی حکومەکە ئەکات بەشێک لە ئەو بایکۆتە کە ئێستا جەبهەیەکی گەورەیە و گەورەترین جەبهە ئێستا جەبهەی بایکۆتە گەورەترین جەبهە کە نسبەی لایەنگرەکانی لە 60 بۆ 70% خەڵکی کوردستانە بەداتا بەگوێرەی هەڵبژاردنەکان ئەم جەبهەیە وەک باسم کرد جەبهەیەکی سیاسیە پێش هەموو شتێ جەبهەیەکی سیاسیە علاقەی بە تەمەڵی و بە بڕۆینی علاقەی بەوە هەیە جۆرێکە لە ئەعتراض جۆرێکە لە ڕەخنە بەڵام ئەگەر ئەم ڕەخنەیە تەرجمەیەکەن بۆ شێوازێکی تر ینی لەم دیوەسلبیەوە بەڵێ بۆ بەشداری بەڵام بەشداریکی جیاوازتر زۆر بە ئەکیدی گۆڕانکاریکی گەورە گۆڕانکاریکی نەوعی دروستە بێ لە کوردستانە زۆر ئەوترێ کاکە ئێوە کاتی خۆی کاگنۆشتوان بەم هەموو توانا و قدرەت و خەلفێتە پێشمەرگایەتی و خەبات و کوردایەتی خۆی ئەوانە 25 کورسیە چی کرد کاکە زۆری کرد 25 کورسی لەگەڵ دە کورسی کاکە نزیک بە 35 کورسی ئۆپۆزیسیۆن ینی کاریگەریکی زۆریان بەسەر بڕیارەکانەوە هەبوو بەسەر کۆمەلگاوە هەبوو بەسەر چالاکبوونی پەرلەمانەوە هەبوو لە ئێستاش ئەگەر جارێکی تر هێزێکی ئۆپۆزیۆن بۆ نمونە کە من هیوادارم هێزی ئۆپۆزیۆن نەبێت لە دەسڵاتە بن هێزەکانی تر بڕۆنە دەسڵاتەوە لە ئێستاش خەونی دەسڵاتیان نەبێت خەونی ئۆپۆزیۆن بوونیان نەبێت خەونی دەسڵاتیان هەبێت و بەڕەکە لەژێر قاچی یەکتری پارتی دەکەن ینی بڵێ مەنتقی تیان نییە ئەمە لە 92 ئەبێ سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بەدەستی ئەم دوو حزبە بێت لا ئەم حزبی شایەسا تەواوەتی بچووکراوەتەوە بۆ دوو عایلە بۆچی ئەبێ وابێت بۆچی بێت هاوڵاتیەکی ئاسایی تر مامۆسایەکی زانکۆ خەڵکێکی تر سەرۆک وەزیران نەبێت سەرۆکی هەرێم نەبێت سەرۆکی پەرلەمان نەبێت ینی بۆ ئەم ڕێگریان نەبکرێت ئەگەر ئەو ئیرادەی بایکۆتا خۆی لە ئاکسیۆنێک یان لە حرەکەیەکی بابڕی ئیجابی بەهێز بێتە پێشەوە و هەوڵدا دەنگ بە هەرکیەدا کەیفی خۆیتی بەڵام دەنگ بە هێزە نەوعەکانی دەرەوەی یەکێتی پارتی دەورەی منزومەی حکوم لە ئێستادا دەتوانێت گۆڕانکاری بکە چکاوی زۆر لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 36 خەڵک بەشداری کرد لە 64 بەشداریان لە هەڵبژاردنەکرا ئەم جارە پێچەوانە بێتەوە بەتایبەت بۆ کوردستان ئەگەر پێچەوانە بێتەوە ینی ئەو ڕێژە زۆرە کە ناڕوا بۆ دەنگدان بڕوا بۆ دەنگدان کەواتە دەنگ بە یەکێتی پارتی نادا دەنگ بە هێزێکی ترێدە لە دەرەوە یەکێتی پارتی کاتە نەخشەی سیاسی ئەگەرمانە گە لە ئەنگری یەکێتی پارتی بنە ڕۆن دەنگ بە یەکێتی پارتی سیاسیش دەگۆڕێ و کات زۆر گۆڕێ بەڵێ بەدڵنیایەوە گۆڕێ کە تۆ تەزویرت کەم کردبێتەوە عێراق ئەیم بێت یۆنامی و ئەوانە بێن مراقبەی وەزعەکە ئەوە بکەن ڕێژەیەکی زۆری خەڵکی وشارت هەبێت کە بایکۆتی کردو ئێستا بێتە پێشەوە دەنگ بدا ئەی طبعا گۆڕانکاریکی زۆر گەورەکە ئەو کاتە گۆڕانکاری بەسەرکاری دکتۆر بۆ ملەتی کوردی نووسیەوە کە هەتا ئێمە هەرێکێتی پارتی حاکممان بێت ینی خۆش منطقی ئەمە قەدەرە ینی قەدەرێکە بۆ نووسراوە تەواو ترێمە تەسلیم بین بەم دوعای بڵێن ئامین و تەواوتر کۆتایی پێبێت یان خۆترە و کاتە هەڵبژاردنیشێ ئەزانی من نامەوێت لە نرخی بایکۆتکردن کەم لەوەوە باسم کرد اعتراضێکی سیاسی ڕێزی لێگرم هەرچەند من لەگەڵ بایکۆتا نیم من لەگەڵ بەشداری کرد بەڵام ئێستا یعنی گەورەترین مژدە بۆ یەکێتی پارتی لەوەیە کە بزانن ڕێژەی بایکۆت زۆرە بەدڵیانە زۆر بەدڵیانە بێت لەبەرەوەی ئەوان تا حدێک خەڵکی خۆیانە نێرن ئەو خەڵکی کە موچە خۆریان خۆیان و ئێستا سیستەمێکیان کردووە کە هەر کەسێکیان کردوت مەسوولی بازنەیەک ئاگادارە بۆ نمونە بەسەرەن لەزانێ لە منتیقەیە چەند لەم گەڕەکەی خۆی لەم بازنەیە خۆی چەندێکی ئێرەوەیە مراقبەی ئەکەنەوەوارەکەن بۆیە ڕێژەی بایکۆت چەند زۆر بێت لە قازانجی یەکێتی پارتیە لە ئێستا بەزۆکو کۆمەڵگەی نێودەوڵەتی وەکو دوا پرسیار بەلایەنەوە گرینگە هەڵبژاردنەکە بکرێت جا وڵاتانی دەرەوە بێت یونامی کە ئێستا خۆی وەکولایەنێکی ڕاوێژکاری بڵین هاوکاری کۆمیسیۆنی عێراق دەکات بەلایەنەوە گرینگە لەگەڵ پەرلەمانێکی شەرعی و حکومەتێکی شەرعی بکەن زۆر بەلایەنەوە گرنگە زۆر بەلایەنەوە گرنگەوە ئەسڵەن ئەگەر هەڵبژاردن نەکرێت لە کوردستان ئێستا باسم کرد وتم ئەگەر عیبە نەبێ نایکەن عیبەکە چییە لەبەرەوەی کۆمەلگای نێودەوڵەت عێراق ئەسڵەن ئامادە نابێت لەبەر دو ئەترافیان پێ بکات و ئەوان و لەوانەیە محکەمەی فیدرالی بکەوێتە ئەحراجیەکی زۆر گەورە ناچار بێت بڕیارێک بدات دش بە حکومەتەکە چونکە حکومەتێک کە غیتای تەشریعی شەرعی نەبێت کە پەرلەمانە ینی درێژەکردنەوەی ما بۆ ساڵێک و 2 ساڵ ممکن نییە ئەکرێ بۆ 3 مانگ بۆ 4 مانگ بۆ زمینە خۆشکردن بۆی هەڵبژاردنیە بکرێت حالەتێکە کە مەوعدی انتخابات دانرا بێت ئەو حکومەتە توانێت کار بەڕێکەر بێت بەڵام حکومەتێک بۆ ماوەی ساڵ 2 ساڵ کار بەڕێکەر بێت کەواتە نە عێراق ئەتوانێت ئەترافی پێکات و نە کۆمەلگای نێودەوڵەتیش ئەترافی پێکەن بۆ بە مەجبوری هەرێ بێ هەڵبژاردن بکات بەڵێ سوپاس دەکەین کاک عەدنان عوسمان پەرلەمانتاری پێشووی کوردستانمان دەمان کردی سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ